ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن چیانووری پامنێرمان لەگەڵماندایە. چیا سڵاوت لەبێ لەبارەی سروشتی بەڕێوەچوونی ئۆپەراسیۆنەکەی هێزەکانی عێراق جی پاشماوەکانی تیرۆریستانی داعش چ زانیاریەک هەیە؟ زۆر سپاس سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام دیارە کە کاتژمێر شەشی بەرەبەیانی ئەمڕۆ ئۆپراسیۆنی عێراقەکان بەسەر پەرشتی و فەرماندەی هێزەکانی وەڵامدانەوەی خێرا لە خۆرهەڵاتی دووزدەستی پێکردووە و لە دیارە ئۆپراسیۆنەکە لە چوار میحوەری سەرەکیەوە دەستی پێکردووە لە کاتژمێر شەشی بەیانیەوە تاکو ئێستا ئۆپراسیۆنەکە بەردەوامە لە زنجیرە چیای ئەنجیرە لە ڕۆژهەڵاتی فورماتوو بە پێیوتەی بەرپرسانی هێزانێ تاکو ئێستا زیاتر لە 60 بۆمبی چێنراویان پوچەڵ کردوێتەوە کە لە نزیک ئەو شوێنانە دانرابوون کە ماوەیەکە دەنگ بۆی ئەوە بڵاوەتەوە کە هێزی چەکداری داعش بە ئاڵای پێوە لەو سنوورانە هەن بۆیە گەڕان و پشکنی عێراقەکان و چۆماڵکردنی ئەو ناوچانە لەلایەن هێزە عێراقەکان و هێزەکانی حەشتی شابیەوە تاکو ئێستا بەردەوامە. بڵێ بڕیارە ئەم ئۆپەراسیۆنە چەند ڕۆژ بخێنێ و تا ئێستا هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی چەکداری لە نێوان هێزەکانی سوپای عێراق و ئەو پاشماوانەی کە باس دەکرێت لە ناوچەکەیە هەبن ڕوویداوە؟ ئۆپراسیۆنەکە بەپێی زانیاریەکانی ئەمە سبەینێش بەردەوامە بێت چونکە سبەینێ بڕیارە لەلایەن فیرقەی سوپای عێراقیەوە لە سنووری داخۆق بۆ سنووری قادرکەرەم ئۆپراسیۆنەتر ئەنجام بدرێت دیارە سبەینێش بەردەوامە بێ بەڵام ئەوەی سەبارەت بە زەرەر و زیان و سەبارەت بە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەر هێزێکی چەکداری لەو سنوورە تاکو ئێستا هیچ ڕوبەڕووبوونەوەیەک ئەنجام نەدراوە تەنها ئەوە نەبێت وەکو باسم کرد چەند بۆمبێکی چێنراو تەقیمەتەوە و هێزە عێراقیەکان زیاتر لە 60 بۆمبیان پوچەڵ کردوێتەوە و هیچ زیانێکی گیانی لە ئاکانی تەقاندنەوەی ئەو بۆمبانە دروست نەبووە. بڵێ چی ئەوەی کە گرنگە پرسیاری لەبارەوە بکەین لە هێزەکانی هەرێمی کوردستان، هێزەکانی پێشمەرگە، دژە، تیرۆر، پۆلیس، هیچ هێزێکی کوردی لەگەڵ ئۆپەراسیۆنەکەی هێزەکانی عێراق بەشداری ئەکات؟ دیارە ئێمە ئەو پرسیارەمان ئاڕاستی فەرماندەکانی هێزی وەڵامدانەوەی خێرا کرد لە فۆرماتوو کە ئایا هێزەکانی پێشمەرگە بەشدارن یاخود ناوان کە ناوتیان هەماهەنگیمان هەیە پێکەوە تاکو ئێستا هێزەکانی پێشمەرگە هیچ بەشداریەکیان نییە لە ئۆپەراسیۆنەدا تەنها هێزە عێراقیەکان نەبێت تەنها بۆ ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگری هێزەکانی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی وەڵامدانەوەی خێرا لە فورماتوو تەنسیقیان و تەنسیق و هەماهەنگیان هەیە و هێزەکانی پێشمەرگە هیچ بەشداریەکی کردەیان لە ئۆپەراسیۆنەکەدا نییە. زۆر باشە چیانووری پامنێرمان لە دەوروبەری شاری کەرکووک، زۆر سپاس بۆ زانیاریەکە.